ڕۆژی سێشەممە لە هۆڵی فێردەوسی ماڵی بیرکاری ئێران بە هەوڵ و تێکۆشانی ڕێکخراوی علوم سیاسی ئێران کۆڕ و کۆبوونەوەیەک لە ژێر ناوی ئامادەکاری و دەرکەوتەکانی ڕەفراندۆم بۆ سربەخۆی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. لەم کۆڕەدا سێ مامۆستای زانکۆ هەر کام لە ڕوانگەیەک لەسەر بابەتی ڕەفراندۆمی هەرێمی کوردستان قسەیان کرد. سەرەتا هاشم محەممەد کەرەمی مامۆستای زانکۆی کەلار و گەرمیان لەسەر ژینگەی جیهانی کورد و کۆسپ و هەلەکانی ڕێفراندۆم بۆ سربەخۆی قسەی کرد و وتی کە ڕێفراندۆم سەرباقی ئەوەی کە خەونێکی کۆنی هەر تاکێکی کووردە، بەڵام ئەگەر بە فکر و عەقلانیەت نەکرێت دەتوانرێ ببێتە مۆتەیەک لە خەودا کە دەرکەوتێکی زۆر ناخۆشی دەبێت. دو قشر بلژیکی یا دو قشر بریتانیایی وجود داشته باشه در خاورمیانه وجود نداره. در نتیجه ما فقط بحران رو میبینیم. وقتی که بحران به وجود میاد، زمان تغییر و زمان تغییر نظم موجود و زمان تغییر ساختار هست. در نتیجه کردهای عراق دواتر دکتۆر ڕەحمان قارەمانپور مامۆستای زانکۆ لەسەر بابەتی دەرەنجامی ئەمنیەتی ڕەفراندۆم بۆ سربەخۆیی لە ناوخۆ و دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران قسەی کرد. ئەو وتی کە بابەتی ناسیۆنالیزم لە ئێستادا ناتوانێت وەڵامێکی باش بۆ ویستی کورد لە جیهان بێت و ئەگەر بە بیر و باوەڕێکی ناسیۆنالیستی هەنگاو بۆ سربەخۆی هەڵگرترێ ئەوە ئەگەری شکستی زۆرە و جێی مەترسیە. و چون اصل ناسیونالیسم اساساً به سر اومده، بنابراین این حرکت با منطق نمیدونم اگر هگلی نگاه میکنید، با منطق تاریخی، تکوین تاریخی هرچی نگاه میکنید نمیخونه و بنابراین آبستن در واقع خشونت و آبستن درگیری هست. لە کۆتاییدا دکتۆر ئەحمەدیان کە مامۆستای زانکۆی ڕازی شاری کرماشانە، ئەویش لەسەر بابەتی دەرەنجامی ئەمنیەتی ڕەفراندۆم بۆ سربەخۆیی کوردستان لەسەر ناوچە و جیهان قسەی کرد و وتی بە باوەڕی من ئەگەر وڵاتێک وەک کوردستان پێک بێت، ئەوە دەتوانرێ لەلایەن وڵاتانی هاوسێ وەک هەلێک بقۆزرێتەوە و پەیوەندی نێوان ئەم وڵاتە تازەیە و خۆیان بەهێزتر بکەن. رقابت‌های میان کوردی خواهد بود، چه در الگو، چه در اندیشه و چه در به هر حال مبارزات عملیاتی و میدانی، کما اینکه می‌بینیم اگرچه جایی با هم همکاری داشتن ولی به هر حال در بخش‌های مختلفی هم این دو جریان با هم کشمکش نظامی هم دارن. چهارمین نکته، من فکر می‌کنم با توجه به سیاست منطقه‌ای توسعه طلبانه یا مداخله جویانه یا درگیرانه‌ای که روسیه امروز در خاورمیانه داره، این احتمال وجود داره که در استقلال کردستان امتداد بده به کشمکش‌های روسیه و آمریکا در حوزه کردستان جدید یا دولت مستقل کردی. دکتۆر ڕامبۆت فەرهودی کە خوێندکار و لێکۆڵەری بواری سیاسیە لەسەر ئەم کۆڕە و بابەتی سربەخۆی کوردستان وتی عرض بە حوزورتان کە ئەم دانیشتوان لەسەر هەلەکان و فرسەتەکانی ڕفراندمی یعنی ڕفراندمی سەربەخۆی کوردستانە کە لە ڕێگەی لەلایەنی ئەنجومەنی زانستە سیاسیەکانی ئێران و بەڕۆدێکی پرسیارەکەتان ئەوەیە کە قەتعاً جمهوری ئیسلامی ئێران وەکو کشوەرێکی دراوسێ هەرێمی کوردستان بە هەستیاریەوە سەر بە تواشای ئەم ڕفراندۆمەکە ئەوەسە کە مەجامعی دانشگاهیش دەستورکاریانەوە ئیسەسەکە لەسەر ئەو بابەتە لێکۆڵینەوە بکەن. ئەوەسە کە لێرە باسکەنی مەطرح بوو لەسەر تەسیراتی منفی و مثبەتی ئەو لەسەر ئێران، لەسەر هەرێمی کوردستان، لەسەر ناوچە و حتا فەزایەکی بینالملل. قەت بە یەقین هەر ڕۆیدادی یا هەر ڕووداوێک سەرنجامێکی ئەرێنی و نەرێنی هەیە، ئەوەی کە لە سەرەتا ئەم ڕفراندۆمە چۆن نەتوانین تۆجیه پەذیر بێ، ئەمە خۆ مافێکی نێونەتەوەی، یعنی لە قاڵبی یاسای نێونەتەوەیەکان مافێکە کە بە ملەتگەل دریاگە و دڵخمەگانی سیاسی هەرێمی کوردستانیش لەسەر ئەو مافەکانسیان داوای ئەو کارهاکەن کە ڕفراندۆم بەرگوزار بێ. هەروە کە زانن خاوەرمیانە پڕە لە قەیران، پڕە لە تەنێش و مەسئلەی کورد مەسئلەی کە بوونی هەیە بە شێوەگەلی متفاوت لە چەند ساڵی ئەخیرە
تەجروبە کراوە کە متاسفانە حل نەبووە وەسەکە نخواگەن بەم نەتیجەگەی گەن کە ئەم ڕفراندۆمە بەرگوزار بکەن قەت بە یەقین ئەگەر لە قاڵبی ئێرانەوە لە قاڵبی جمهوری ئیسلامی ئێران و تواشای ئەم هینە بکەین ئەتوانێت لە دراز مدەتە ئەم ڕفراندۆمە یا مەسئلەی سەربەخۆی کوردستان ئاوا بڕوانگێ بە لە حازی مثبت وەلا هەرێمی کوردستان بتوانێت ئیمتدادێک فەرهەنگی حوزەیی تەمەدونی ئێران بێ ئەوەسەکە لە ئیستەدا لە حاڵەتی ئیستەدا قەتەن جمهوری ئیسلامی ئێران وڵاتانی دەراوسێ دژ بەو ڕفراندۆمە وێساون وەل بە باوەڕی من هەرێمی کوردستان ئەتوانێت لە کاتێکی درێژخایانە کاتێکی میان مدەتە بە گفتگو و بە مذاکرە بتوانێت ئەم خێرانە چێرە سەر کات و ئەو دەستور کارخۆی جێبەجێ بکات. هەرچەندکە ئێران زۆر ڕاشکاوانە دژ بە بابەتی ڕەفراندۆم لە هەرێمی کوردستان قسە دەکات و وەستاوە بەڵام هەرچی بە کاتی ڕەفراندۆم نزیک دەبینەوە دەبینین کە ئەم بابەتە گەرمتر دەبێت و هەر لە ئێران کۆڕ و کۆبوونەوەی بۆ دەگیرێت. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان تاران.